أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ژیانی ئینسان پڕیەتی لە پەشیمانی، ئەچێتە مەجلیسێکەوە یەتە دەرەوە کۆڵێک پەشیمانە لەو قسانەی کردوێتی و لەو قسانەی کە نەیکردووە. هەر هەنگاوێک ئەنێ لە ژیان دواتر بەسەر خۆیان ئەشکێتەوە و پەشیمانە بێتەوە. ئینسانی ئیماندار زۆر پەشیمانی ڕووی تێ ئەکا، سەرکۆنەی نەفسی خۆی زۆر ئەکات، لە مەوسیمەکانە زۆر بەسەر خۆیان ئەڕواتەوە، سەواء مەوسیمی جمعە بۆ جمعە، ڕەمەضان بۆ ڕەمەضان، مەوسیمی شەوانی لە بەردەم ڕەب العالەمینە، مەوسیمی نوێژەکانی، لە هەموویانە پەشیمانە لەو کردەوە خراپانەی کردوێتی و لەو کردە چاکانەی کە نەیکردووە. ئەم ژیانەی ئێرە ژیانێکی کەم و کورت و هەرزوو بە سەریعی ماڵ ئاوایی لێ ئەکەین و ئەڕۆین. رب العالمین لە قورئانی پیرۆزە نمونەی جوتیارێک بۆ ئێمە ئەهێنێتەوە. جوتیارە بێنەرە پێشچاوی خۆت، چەند چاوەکانی بەرز ئەکاتەوە بۆ ئاسمان و تەڵەبی غەیث و بارانێکی جوان ئەکا لە رب العالمین بۆ ئەوەی ئەو تۆوەی کە ناشتوویەتی سەوز بێ و ئەو دارەی کە ناشتوویەتی وشک نەبێ. پەڵە هەوری جوان جوان بەسەر باخ و بیستانیەوە وەستاوە و بەینە بارانی جوانی بۆ ئەبارێنن. زەرعاتەکەی جوان ئەبێ، پێ ئەگا، خەریکە لەوەی کە وردە وردە ئیتر حاصیلات کۆکاتەوە و خەریکی کۆکردنەوە و فرۆشتنی بێ و سوودێکی لێ وەرگرێ، دەرد و بەڵایەکی بۆیە وردە وردە ئەبێتە پوش. دواتر وشک هەڵ ئەگەڕێ کە ئەنەما داری سوتاوی وشک بووە و هەمووی بەجێ ئەهێڵێ و هیچ سوودێکی لێ وەرناگرێ. هەموو ئەو دڵخۆشیەی کە هەی بووە سەیرەکەی وردە وردە لە کۆتایی و لە کاتی بەرهەمدانە ئیتر ئەم ماڵ ئاوایی ئەکات و حشتێکی دەستگیر نابێت. رب العالمین ئەم نمونە و مەشهەدە لە قورئانە بۆ ئێمە باسەکە کە ئەم مەشهەدی دنیای ئێمەی تیان بە هەمان چەشنە. ئەفەرمێ ئەعلەموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر. بزانن أي إيمان داران أم حياة دنيا وجيان دنيايتان بریتە لە هەندێک گەمە کردن و هەندێک بێ ئاگابوون، لەهو بە معنای گەمەی دڵدێ، بریتە لە خۆڕازانەوە خۆ جوانکردن، بریتە لە فەخرکردن لە بین یەکترا، بریتە لە تەکاثر في الأموال والأولاد، سیرکردن و بە زۆرزانین و جوان سیرکردن و جوان مامەڵەکردن لەگەڵ ئەو پارە و سەرەت و داهاتەی کە کۆت کردێتەوە ئەو ئەولادانەی کە هەتە. بالضبط ئەم نمونەیە ئەهێنێتەوە رب العالمین كمثل غيث أعجب الكفار نباته، وەکو ئەو پەڵە هەورە جوانە وایە کە یەتە سەر شوێنێک و ئەبارێنێت و کوفار لێرا بە معنای جوتیارەکانە، جوتیارەکان زۆر دڵخۆش ئەبن بەو نەبات و بەو سەوزایی کە سەوز بووە، بەڵام ئەوەندە نابە ثم يهيج و گەورە ئەبێ، ثم يهيج وردە وردە بەرە وشکی ئەڕوا فتراه مصفرا، ئەبینی وردە وردە زەرد هەڵ ئەگەڕێ ثم يكون حطاما، ئەبێتە پوش و پەڵاش و هیچ سوودێکی لێ وەرناگرێ. لە ئاخرەتیشە دووشت چاوەڕێ ئەکا، یا عەذابێکی بە شدەت یا مەغفرەت و ڕضوانی خوا جەل جەلالوه. کاتێ ئینسانی موسڵمان
سەیری تەوەرەکانی ژیانی ئەکا، سەرەتای ژیانی بەگەمە دەست پێ ئەکا، بە یاریەکان دەست پێ ئەکا. هەموو مناڵێک هیوایەت و ژیانی ئەو بریتێ لە یاری. ئەگەر مناڵە یاری نەکا نوقسانە، ئەبێ ئەم مناڵە یاری بکە، ئەبێ هەڵمەت بە وا ئەزانێ ژیان هەمووی بریتێ لە یاریەکان. باوک ئەوێ لە یاریەک ڕایگرێ ئەو دە یاریتر لە مێشکایەتی و لە زیهنیایەتی. ئەیانەوێت تۆزێک لە یاریەکانی کەم ئەکەنەوە، ئەو هەزاران یاریتر و فکری تری هەیە بۆ یاری. دواتر کە کەمێ پێگەی ئیتر خەیاڵاتی ناخی دەست پێ ئەکا، لەهوەکان دەست پێ ئەکا بۆ گەنج و شەباب. وهای لێت وا ئەزانێ ژیان هەر هەمووی بریتێ لە لەهوو. یاری ناکە وەکو مناڵان وەکو جاران، بەڵام مەشغوڵە، مەستە، سەرگەردانە، عەوداڵە، بۆ هەموو شتێکی خراپ ئەشنێ دڵی، هەوای بۆ هەموو لایەک ئەڕوە. عمرێکی تر ئەکا وا هەستەکە ژیان جلی جوان و ڕازانەوەی ماڵ و دیکۆراتی حەیاتە. ئەوەش وردە وردە ئەڕوات، دواتریێت لە بەینی خزم و کەسە فەخر ئەکا بەسەر ئەوی تریانە و ئەوی تریانە کە ئەم لەوانی تر باشترە و حەیاتی جوانتر ئەڕوە. لەگەڵ هاوکارەکانیە سیر ئەکا ئەم لەوان زیاتر ماڵ و داهات و ئەولادی هەیە و خۆی بە گەورەتر ئەزانێ لەوان. ئەلەم کاتەی کە زۆر کاتی ئەوەیە حاصڵاتی خۆی کۆ کاتەوە، مەلەکول مۆدیەتە ڕێ و فتراه مصفرا ڕەنگی زرد ئەبێ، پاشتر ئەبێتە چۆن دارێکی وشکەڵات و ئاوای لێ و ڕۆحەکەی دەرئەچێت و تەواو ئێرە بەجێ ئەهێڵ. ئینسانی موسڵمان لەم حەیاتی دنیاە پەشیمانی زۆر ڕووی تێ ئەکەن. لە سەرەمەرگە ڕەب العالەمین لە قورئانە هەندێ پەشیمانی لە ئینسانەکان کاتێکە لە ئەخیری کۆتایی حەیاتیانەیە بۆ ئێمە بەیانەکە. دوان لەو پەشیمانیانە زۆر گەورن کە ڕەب العالەمین باسییان ئەکە. یەکەمیان ئەفەرمێ حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت. إنسان لسرمرقا زۆر هاواری ئەوەیەتی کە جارێکتر ژیانی پێ بدرێتەوە، جارێکتر حەیاتی پێ بدرێتەوە، بگەڕێتەوە سەر زەوی. ئەڵێ ئەم جارە ئەزانم چۆن مامەڵە ئەەکەم، نە لەعب و نە لەهو و نە زینەت و نە تەفاخور و نە تەکاثور، هیچی ناکەم، تەنها عەبدایەتی ئەەکەم، خەریکی خواناسی و دینداری ئەبم. ئەزانم کە پارەم کۆ کردەوە چۆنی کۆ ئەەکەمەوە، و ئەزانم چۆنیشی سەرفەکەم لە پێناوی خوایە، ئەزانم چۆن مناڵم پەروەردەکەم، ئەزانم چۆن خۆم دابهێنم. ئینسانی موسڵمان لەم کاتەیە زۆر ئاسوودە و ئارام، خۆشبەختترین کەس لەسەر زەوی ئەو کەسەیە لە سەرەمەرگا مەلائیکە موژدەی بەهەشتی ئەدەنێ. ناڕەحەتترین کەس لەم سەر زەویە ئەوەیە لە ئەخیری حەیاتیە ئەبینێ هەرچی شتە لە دەستیدا بە کۆڵی خەجاڵێتەوە بەرامبەر بەخوا جەل جەلالوه ئەڕوە. ئەم مەشهەدە هەموو ساتێک ئەبێ لە یادمان. عولەما ئەفەرموون لە ڕکوعی نوێشتا تێبگە، هەموو حەرەکەیەکی نوێش معنای هەیە کە تۆ وەستاوی بە پێوە، یعنی من ژیانەکەم، حەیات ئەکەم، کە ڕکوعت برد یعنی ئەمرم، کە هەستایتەوە یعنی دروست ئەبمەوە جارێکی تر. ئەو لەحزەی کە ڕکوعیت بیرکەرەوە خوا مۆڵەتت ئەداتێت جارێکی تر هەڵسایتەوە. بۆیە ئەڵێ سەمیع الله لمن حەمیدەه، لە ڕکوعا ڕەب العالەمین زۆر لە تۆوە نزیکە. ئینسانی ئیماندار لە ڕکوعا کاتی ئەڵێ سبحانە ڕەبی العەظیم، ئەزانێ کە ڕەب العالەمین چەند لێی نزیکە، کە حەمدی ئەکا، ئەزانێ ئەو پەڕی عەظەمەتی لە بەردەم خوایە نواندووە کاتێک کە خوای بە عەظیم زانیوە کە ڕکوعی بردووە، دەی خوا مۆڵەتت ئەداتێک کە هەڵئەسیتەوە، هەموو ڕکاتێکی نوێژت مۆڵەتە بۆ تۆ کە هەڵئەسیتەوە، بێت تێبگەی لەم معنایە. واللهی پەشیمانترین کەس ئەو کەسەیە کە ئەم عمرت جوانەی کە ڕەب العالەمین پێی عەتا کردووە، ئەم هەموو دەرفەتەی کە خوا پێی داوە، دەرفەتەکانی لەدەست ئەدا. تەسەوور کە ئینسان چەند لاوازە، ڕەب العالەمین دە شەوی قەدری بۆ داناوی ئەی عەبد، لەم دەشەوە حتمەن شەوێکیان بۆ تۆ ئەبێتە مەیدانێکی زۆر گەورەی عەبدایەتی خواناسی، ئەبێتە 1000 مانگ و زیاتر بۆ تۆ یەک شەو. چونکە ئاەتەکە فەرمێ خەیر من 1000 شەهر، کەمترین ڕێژە 1000 مانگە بەرەکەوێ، لەوە چێ کەسی وە هەبێ ملیارێ مانگی بەرکەوێ.
بە یەک شەوی قەدر 10 شەوی بۆ دیاری کردووی هەر دەکەیان جێبەجێکەوە حتمەن بەرت کەوتووە کەچی تۆ بڕیار ئەدەی تەنها تاکەکان دابنیش بڕیار ئەدەی تەنها 27 دابنیش ئەتەوێ خۆت بزیتەوە خۆ ئەگەر دنیا بووایە چە شەریکەی ئاسیایە کۆڕەک بە ئێمە بڵێن 10 ژمارە لێ بدە 5000 بۆت زیادەکە کەسمان نییە بڵێ وەڵا یەک ژمارە لێ ئەدەم گرتی نەیگرت نا هەر 10 ژمارەکە بە جوانی لێ ئەدەین غەڵەتێکیشی تیان ناکەین چکۆ دنیامان بۆ 5000 دینار بۆ 5 دۆلار ئەی باشە ڕەب العالەمینێک صاحبی وعدی حەق بە تۆ بڵێ 10 شەو بۆ من دابنیشە من ئەم جەماڵەت پێ عەتا ئەکەم ئەم عومرە پان و پۆڕەت پێ عەتا ئەکەم تۆ چۆن عەبدایەتی ئەکەیت و چۆن لەگەڵ یا ئەژی لە سەرەمەرگە یەکێک لەو شتانەی کە زۆر لێی پەشیمانی لعلی ئەعمل صالحا فيما تركت چی کردەوەیکی صالح لێرە هاتبێتە ڕێت نەت کردبێ لەوێ زۆر لێی پەشیمانی ئیتر شەوی قەدرە ئیتر ڕۆژوویەکە ئیتر کاتێکە بانگ دراوە بەبەردەم مزگەوتا چویت و جەماعەت کراوە نەت کردووە لە گوند و لادێکەتە لە شارەکەتە لە سەرکارەکەت گوێت لە بانگی محەممەد مستەفا بۆ صلی الله عليه وسلم نەچووی بەدەمیەوە زۆر پەشیمانی لەو کردەوە چاکانەی کە لە دەست دەرچوون و نەت کردوون ئەزانن چەند کردەوەی چاک ڕەب العالەمین ڕۆژانە ئەیهێنێتە بەردەسی ئێمە لەعل ئەم عەبدە ئەمەیان ئەکا بە دوای ئەوی تریانە ئەڕوا ئای عەبد چەندێکیان تەرکەکەیت و لە سەرەمەرگا زۆر پەشیمانی لەوەی ئاخ ئەگەڕامەوە سەر زەوی ئەو کردەوە چاکانە ورد ئەگەڕام یەک هەڵم ئەبژاردن دانەیەکم لە دەست دەرنە ئەکرد و دێشێکیان لە دەستی من قوتاری نەئەو پەشیمانی دووەم ئەفەرمێ وەئەنفقوا مما رەزەقناکم ئەوەی کە ئێمە کردومانە بە ڕزقی ئێوە بیبەخشن یعنی ماڵی خۆت نییە داهاتی خۆت نییە خوا کردوویەتیە تۆی کردوتە خاوەنی و کردوێتە ڕزقی تۆ ئەنەوە ببەخشە تۆ خۆت خاوەنی هیچ نیت ماوەسا قەدیمیەکان لەسەر کتێبەکانیان ئەنووسی صاحبی مەجازی ئەم کتێبە فڵان کەس چونکە ئەیانزانی صاحبی حەقیقی ئەگەر چی کتێبەکەی خۆیەتی صاحبی حەقیقی ئەم خۆی نییە ئەیان فەرموو صاحبی مەجازی ئێمە مەجازیەن لەسەر ئەم شتانین ئەمڕۆ بەدەست ئێمەوە سبەینێ خوا ئەزانێ بەدەست کێوەیە بۆیە ئەفەرمێ وەئەنفقوا مما رەزەقناکم من قبل أن يأتي أحدكم الموت پێش ئەوەی مردن بێتە پیرتان و ڕێتان پێ بگرێ ئەو کاتە فەیەقول ربی لەولا ئەخەرتەنی إلى أجل قریب خوایان یەک تۆز مۆڵەتم بە یەک تۆز إلى أجل قریب یەک کەمێک مۆڵەتی ترم بدەرێ فأصدق وأكن من الصالحين دەسەکەم بە صەدەقە و خەیر و خەیرات وەیەکێک ئەبم لە صالحەکانی تۆ لەسەر زەویە یا رب العالمین تەسەوور کە لەم کاتی سەرەمەرگە ئینسانی ئیماندار یەکێک لەو شتانەی کە زۆر لێی پەشیمانە ئەو سەدەقانەیە کە نەیکردو ئەگەرچی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک کەسی تیان نییە سەدەقەی نەکردو ئەم ئومەتە ئومەتی سەدەقەیە ئومەتی بەخشندەییە ئەگەر هەر هیچت نەکردبێ سەرفیترەت هەرداوە ئەگەر هیچ سەدەقەیەکت نەکردبێ سەرفیترەی تۆ دراوە و لە ماڵی خۆت شتێکت دەرکردووە وەلەو زۆریش فەقیر بوو بی وەلەو تەنها خواردنی شەوی جەژنت هەبوو بێ تۆ واجب بووە لەسەرت کە ئەبێ لە خواردنەکەی خۆت دەربکەیت و بەشی هەژار بدەیت واتە یەک کەس نییە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری سەدەقەی خۆیان نەبێ ئەگەر چەند ساڵێک ژیا بێ ئەم چەند ساڵە بەس سەرفیترەی دابێ سەدەقەی ئیلا کردووە بەڵام ئەم ئاەتە باسی گەورەتر لەمە ئەکا لە فەرمایشتی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم نەک تەنها زەکاتەکەشت زیاتر لەوە إن في المال لحقا سوى الزكاة لە غەیری زەکاتی لەسەر تۆ هەندێک واجبات هەیە میوانێک کە دێ واجبە لەسەرت جاری وا هەیە لە عائلەکەی تۆیە پورێکت هەیە بەس تۆی هەی واجبە لەسەر لە شەرعا بەخێویکەی نەنکت ماوە بەس تۆی هەی واجبە لە شەرعا بەخێویکەی هەموو ئەمانە کۆمەڵی ئەرکن کە ڕەب العالەمین داوێتی بەسەر تۆیە بە سەدەقە بۆت حسابە غەیری ئەمانە باوکی بەڕێز هەر جوهدێکت کردبێ هەر جوڵەیەکت کردبێ لە ژیانە مناڵەکانت خواردوویانە بە سەدەقە و ئەجر بۆ تۆ نووسراوە و یەک کەس نییە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ سەدەقە ئێرە بەجێ بێڵێ دەی
لەو شتانەی کە زۆر زۆر لێی پەشیمانی لەسرە مەرگە بریتە لەوەی کە سەدەقەت نەکرد بێ نەتبەخشی بێ بەشێک نەبوو بی لە ئەهلی سەلاح و دینداری و ساڵحین نەبوو. ئێمەی ئیماندار ئەم مانگی ڕەمەضانە دەرسی زۆر گەورەی پێداوین، دەرسی پێداوین بەخشندە بین، دەرسی پێداوین کات بە فیڕۆ نەدەین، دەرسی پێداوین چۆن تاعەت و عەبدایەتی بکەین و خوا لە خۆمان ڕازی بکەین. لەحزەکان و کاتەکانی خۆمان ژماردووە، نەمان هێشتووە یەک لەحزە بەسەرمانە تێپەڕێ، خەیاڵێکی خراپ هەوڵمان داوە نەکەین و خۆمان ڕاگرین. رب العالمین شەیطانی بۆ بەستوینەتەوە، ئێمەش بڕیارمان داوە عەهدمان داوە خۆمان ببەسینەوە لە حوزوری خوایە جەلە جەلالوه. بۆیە عەزیزانم بۆ ئەوەی ڕۆژێک نەیە بەسەرمانە ئەو پەڕی پەشیمانی بنوێن. کەس نازانێ ئایا شەوانی قەدرمان پێ تەواو ئەکرێ یان نا، ئایا ساڵی ئایندە ئەکەوینەوە ڕەمەضان یا نا. لە کۆتایی ماڵ ئاوایی ئەم مانگەیان ئەبێ جوهد زیاتر کەین، خۆمان زیاتر مانووکەین. ئەبێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم زۆر بە دەوڵەمەندی بۆ حوزوری خوا بڕواتەوە. دەوڵەمەندی مادە ناڵێم، دەوڵەمەندی تاعەت و عەبدایەتی، هەتاوەکو بەسەری بەرزەوە ئێرە بەجێ بێڵێ لە سەرە مەرگە پەشیمان نەبێ. خوای گیان ئێمە ئەمڕۆ لەم ماڵەی تۆیە کۆبووینەوە بە زمانی بەڕۆژوە و لە ڕۆژانی قەدراین. یا ئیلاهی هانای فەقیری و زەلیلی خۆمان بۆ لای تۆ هێناوە. ئەزانین گونەهبار و تاوانبارین، ئەزانین خەجاڵەتی بەردەم دیوانی تۆین، بەڵام ماڵێکی تر نییە ڕووی تێ بکەین، دەرگانەیەکی تر نییە هاواری بۆ بکەین. هەمانە و نیمانە دەرگانەکەی تۆیە کە لە بەردەمیا بوەستین. دەیا ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ و لەسەر جەم گوناهەکانمان ببوورە. تۆ بەخشندەی، تۆ بەخشندەیت پێخۆشە، بمان بەخشە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و سەرکێشیمان کرد یا ئیلاهی عەفومان کە، گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوائەی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، ئەو دایک و باوکانی کە ماون سێبەریان بەسەرمانەوە درێژکە. یا ئیلاهی ئیمان بە قسمەتیان بکە. یا ئیلاهی ئەو دایک و باوکەی کە نەماون، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە. پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەو دایک و باوکانەی بێنازن لە ناو گۆڕەکانیانە و ئەولادەکانیان بیریان کردوون لە دوعایە، و ئێمە لەم منبەرەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دوعایان بۆ ئەکەین یا ڕەبی خۆیان ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە. خوای گیان ئارامی بەسەر گۆڕی مردوەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر گۆڕی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لەسەر جەم گوناهی ئەم ئومەتە ببوورە یا رب العالمین. لەمە و پێش و لەمە و دوای یا ڕەبی لە گوناهی هەر هەموو ببوورە، هەر زمان و ڕەنگێکیان هەیە و لە هەر شوێن و زەمان و مەکانێکا بوون، یا ئیلاهی لە گوناهی هەموویان ببوورە. یا ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ماڵی تۆ، پەروەردگارە هەر یەکە و کۆمەڵێ گرفت و کێشیان هەیە، تۆ خۆت عەلیمی بەدڵەکان یا رب العالمین. بەخوا ئەم عەبدانە یا ئیلاهی عەبدانێکن ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ، بەخوا سەری بەرز و جوانیان قەت نەوی ناکەن لە سوژدەیە لە حوزوری تۆیان نەبێ. یا ئیلاهی ئەمانە دەستی زەلیلی دوعایان بەرز ناکەنەوە، ڕووی دڵیان ناکەنە هیچ بارەگایەک بارەگاکەی تۆ نەبێ. دەیا ئیلاهی ئەمانە هاتوون و تەڵەبت لێ ئەکەن و تۆ پێیان عەتاکە یا رب العالمین. یا ئیلاهی ئەگەر چی گوناهمان زۆر بێ، بەخوا بە کەڕەمی تۆیە ئەنازین و بەڕەحمتە ئەنازین. یا ئیلاهی ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین و دوعاکانمان قبوڵ کە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي الخاطئة المذنبة قبلكم بتقوى الله وكثرة مخافته،
فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشبي سكام أبو هريرة ينجى الصحابة بيغمبر خواي صلى الله عليه وآله وسلم سرمرقنا بفرقروي يوجى هاولا فر نزيكو الرفيقة وشوي سكا بيغمبرين صلى الله عليه وسلم كفر ما يشتي جوان جواني بيغمبر وخوايش صلى الله عليه وسلم بي اما باسي كردين فرماواشا تشيشا آني كتوزو قرواي وقراونون فرماواش هاوار بي أبو هريري سفر فردور إنا ورد السنة تويشوي وفركمش كو كردنو زاوي فركمش بنن فرفر ترسو كسرو پردو سرات يوم ناشا نتاو پرده كيرا برو قنود لآيري وعذابه والشديد خواي دريو أصحاب پیغمبري صلى الله عليه وسلم أبيش وازم ما ملكرا وترساو خمشانه معاذ كري جبل يونشا صحابة قورا كبيغمبر خواه صلى الله عليه وسلم فرماو دما وفاتيش علماء قرد الرو قيامتنا ريزي كريا كسي وتواني فربو شنياو بأندازو آني معاذنا والله قردو علماء سر قورا علماء كان أعلمكم بالحلال والحرام معاذ بن جبل معاذ اهتز عرش الرحمن لموته عرش خواه جل جلاله كود جولو حركة بيالي اهتز بمعناه آنيك آية رحمة رب العالمين يان دهشة ملائكة بي وفاتي عبد يا تشنين مزن فرما يشتكينا في غمرياني صلى الله عليه وسلم باسا فرماو سر مرقنا إيبيا قورا فرماو دسكر قرواي فرماواش أعوذ بالله من ليلة صباحها إلى النار بنأجروا بخواي جشبه وكبياني كرو وشمي كرو دلي آيرينو خوايان من قردو جياني من جتو ترسانا فأنا اليوم أرجوك خوايا من آرو رجاء كروجتو فقيرنا وبكسنا وبدسنا وبرو حضور تومو خوايان تو برحمني وأجر كسي ببيدسير والكرون رحمش بنكري ومعازي بيدسو أهل فاقير روش كردينا تو يا إلهي رحمش بنكر نارحترين كاتكاما وقتكاما وقتينك إيجيج يا مازمي پشیمانی ما فرینه چیک فر خاصه بینه و نکردنه ما فر جوانیه ای دینه آمنه ور راما و قاسمانیه نپورو پشت ما و نکردنه لون می بخوا اشم اما ایماندار همیشه و گرکات اقام شانه و چار روی که به حضور خوای جل جلاله شاده بیمه و آکاته که رحمه برمشو کین می اما والله عبدی چانه مسلمان هن ایماندار هن هیچ تا فرج منن په آنه امرو هست کرو زانو که رحمت خوای جل جلاله ایتر نزیکش بیان ملائکه که بچماوی جوینو مجدج موابن إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا غم مورو خفد مورو دي هر أشاكات نيشتا إنا سروا زمينيو وأبشروا بالجنة التي كنتم توعدون إما قد ما تشند الوشن مكاتي حياة وجيان عشري مبشري وان ميوه كإني سروا زمينيو بين مجدو بهشتي شادر يا ببن بخوات توي إيمان دار أجر سروا إيه راس الشقامية بلي سروا إيه رباز جوانية بلي إيه الرخوا وبيغمروا خواي صلى الله عليه وآله وسلم ورناي ضل نيابة سر مرقنا تو يوني جا مبشرك بهشتي مجدد دريو بنا بچمكاول إني جزوان ملائكة ويني ملائكة بنا ما شاء مجيانا دنيانا هم كارل بين نحن أولياؤكم في الحياة الدنيا بخوا قيامتي شنهر هاو كارل بين دي هر يوجا إما بتايبتي أشي أخير رمضان يو أشم قولوا مرداتي شنور كرو جوان ترين طاعة عبداتي برسكرو الرؤية ما يكشين ميرا
کەس نمێ دەورمەوە بەخوا ڕۆێمێ نە دکتۆر فریالگرۆ نە کەس قەومە نزیکێش ماچە وەقی لە من ڕاق ئەریۆ نییە بەشکم ڕوقیەوە نوشتێوە چێوێ کچێ قورئان سەر شەرەوانەوە بەشکم خوای گەورە شیفاش بوو عیلاج مەمەنەوە هیچ مەمەنەوە تەنها ڕەحمەت و خوای ئەچا کاتەنە وەشترین حاڵ کەس کەسەی کە فرە ناخش پەڕاجە وەشی و ڕەحەتی کەسەنە کە ئێگە فرسەتەکەش دەدەسە نەڵێن فرسەتی خوای فرێنێ یۆجە فرسەتە فرە گەورەکە شەوەکە قەدری و ڕۆوەکی قەدرین کەم باس و ڕۆکە قەدری کریان هەر باس و شەوەکە کریان ئیمامی شعبی فەرماوە ڕەزا و ڕەحمەت و خوا ژوانەوە بۆ فەرماوە وەیەوموها کەلەیلیها فەرماوە ڕۆکی قەدریش هەر پێسە شەو قەدری ئەجر شافرن ئینسانی ئیماندار ئاگاشە نەبوو ئیدە شەو ڕۆیە تەخسیس کەرەوە پێی خوای جەلە جەلالوه گر کەلیمێوە زوان چەنە مزیۆرە گر جوڵێوە کە کەرۆش گر حەرەکێوە کە کەرۆش تەنها وەر و خاترە و ذات و ڕەب العالەمینی بۆ وەر و ڕەزامەندی ئاڵی بوو خوای گیان ئی عەبدێ گرما کۆ بێنمەوە جەڕوێوە قەدرینە ئامن مێکە بە قەدرێ ماکەری و قەدری فرەما پێ بنویسی یا ئیلاهی بەخوا غەیری تۆ هاناما نیەنە هاناما ئاردێنە وەرە دەم و دیوان و تۆ بەڕەحمەت و وێڵ بەزەیی و کەڕم و وێڵ مجەمل مارە یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرت ولا عيبا إلا سترت ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيت ولا عاصيا إلا هديت ولا شابا إلا أصلحت ولا أسيرا إلا فرجت ولا مجاهدا في سبيلك إلا نصرت آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله